خۆشتان لێبێ لە ژیان دۆستێکی دیکە من هێرۆ مەولودی لەگەڵتانە دەبن. هەموو کاتێ باسی شەوانی ڕەمەزان دەکرێت بە تایبەتی لە هەولێری پایتەخت. شوێنی زۆر خۆشەیە لە ناو هەولێردا هەڵبەت شەوانی دیکەش لە ڕابردووش و بێگومان لە داهاتووشدا ئەم شوێنانە بەردەوام کراونەتەوە پێشوازی لە گەشتیاران دەکەن لە گەنجان دەکەن دێن لێرە جیا لەوەی کە چایەک دەخۆنەوە قاوەیەک دەخۆنەوە هەڵبەتە دوای بەربانگ ئەم شوێنانە بەسەر دەکەنەوە تاوڵە دەکەن دۆمیدە دەکەن دووسە قسەی خۆش دەکەن بیرەوەری باز دەکەن کات و ساتێکی خۆش بەسەر دەبن لەگەڵەوەشدا بەدەم خواردنەوەی قاوێکیش جۆبیستی موزیک لایف دەبن موزیک بە شێوازێکی لایف لەلایەن کۆمەڵی گەنجەوە پێشکەش دەکرێت پێکەوە سەردانی یەک دوو شوێنی شاری هەولێر دەکەین بابزانینکە حاڵ و هەوایان لە شەوانی ڕەمەزان چۆنە و چ قسەیەکان هەیە بۆ مامکەن لە شەوانی ڕەمەزاندا لەگەڵ مەهاوڕێت. دروستکردنی قاوە و جۆرەکانی قاوە دەکەین قاوە دروستکردن وەستای تایبەتی خۆی دەیوانێ کاکە هەمان چەند جۆر قاوەمان هەیە؟ ئێمە منوێکەمان تەبیعی زۆر دەوڵەمەندە بەڵام بەپێی وەرزەکان خوازە سەر جۆرەکانی قاوە دەگۆڕێتن ئێمە قاوەی کوردیمان هەیە قاوەی قەزوان قاوەی تورکیمان هەیە کاردووچی لە ناو ئەم لمە دروست دەکرێتن ئەم لمە بە گەرماییەکی چۆن دەڵی بە شوێنەی قاوەکە دروست دەکاتن چکە عادەتی قاوە وایە دەبێ بە شوێنەی بکڵێتن بە ئارامی بەڵێ هەندێک قاوەی جیهانیمان هەیە کە ئەوش دەڕێی مەشینەوە دروست دەکرێتن وەکو ئێسپرێسۆ و کەپەچینۆ و لاتی و ئەوەی کە لە هەموو دنیا باوە باشە کاک محەممەدی پرسیارم هەیە بەڵێ قاوە دروست دەکەم قاوەکە بەدەستمە جوان دەرنادەن نیشانم دەبا بزانم بۆ قاوە بەدەستمنەوە دەخرا من ئێستا قاوەیەکی قەزوانتان لە دروست دەکەم قاوەی کوردی قاوەی کوردی بەڵێ یعنی لە کوردستانش قاوەکە دروست دەکرێت؟ نەوەڵا لە وڵاتی تورکیا دروست دەکرێت بەداخەوە کە لێرە نەمانتوانیوە کارگەمان هەبێتن ئەو قەزوانەی کوردستانە دەڕواتن لە وڵاتی تورکیا دەکرێتەوە قاوەی قەزوان و بە پارە دێتەوە لە جیاتی ئەوە قاوەیەک من دەمەوێت کوپە قاوە دروستکەم بەڵێ دەبێت چەندە ئاویتێکم و چەندە قاوەی بەپێی جۆری قاوەکەیە قاوەی قەزوان عادەتەن دەبێت قەزوانەکەی زیاتر بێتن بۆ یەک فنجان نزیکەی سێ کەوتچی لەو سایزە دەتوانین بڵی کەوتچی زەڵاتە سێ کەوتچێک زیاتریش و یەک فنجان ئاویش لە جەزوەکە بکرێتن و پاشان پێویستی بە لەسەر ئەمە بوون مناگە من ئامە بەم شێوازە بەردەوام ئەوە ئێستا سەرەتا بەر لە سوڕاندن دەبێت قاوەکە تێک دەیت جوان تێکی بدەیت خۆی دەمێنێتەوە سەر ئاگرەکە ینی هێزی ئاگرەکە چەندە بەڵام عادەتەن خۆی قاوە ئاماژەت پێدا کە تەواو یاننا عادەتەن کە قاوەکە ئەستا و ینی هەڵچوو ئەوە ئاماژەیەکە بۆ تەواوبوون و پڵانی قاوەکە ئێمە لێرە چەند جارێک لێرەوەی دەکەین بۆی گەرمایەتەکە وەرگێ دوایی لە شوێنێک لەنگەری پێدەگرین بۆی ڕاوەستی و گەرمایەکی خۆی جیازەکەم لە ماڵێ ئەمن کەوتچێک دێنم قاوەکە دەسوێن بەس لێرە لە ماڵەوەش کەوتکە زۆر پێویست ناکاتن هەر چەند سانیەکی بیدات بۆی قاوەکە تێک دەی لەیەکیان لەگەڵ ئاوەکە ئاوێتە ببیتن دوای ئەوە لی دەگەڕی هەتا بەخۆی هەڵدەچی کە هەڵدەچیتن تۆزێک دووری دەخەوە تۆزە هەڵچوونەکەی بنیشێتەوە دووبارە تۆزەچکە لە ئاگرەکە نزیکەکەوە بەڵام زۆر زەرورە بۆ قاوە دوو خاو زۆر زەرورە بۆی قاوە خۆش دەست یەکەم ئاوەکەی دەبێت سارد بێت ئاوەکەی سارد لەگەڵ ئەو بکڵێتن تامەکە بە باشی وەرگێتن جگە لە ساردی ئاوەکەش دەبێت ئاگرەکەی زۆر بەقوت نەبێت ئاگرەکەی زۆر بەقڵ نەبێت زۆر بە ئارامی ئەوە چەند ئەقوالێکی عەرەبی هەیە لەسەرەوە دەڵێ قاوە پێویستی بە سەبرگرتنە لە دیاری ئەس دەبی تۆزێک بە ئارام بی لەگەڵ قاوە بەداخۆمە زۆر جار لێر لەگە مشتریەکانمان تووشی ئیحراجی دەبین بۆی کە زۆر پەلیانە بە تایبەت قاوەی تورکی و قەزوان کە لەسەر ئەو ئاگرەیە دەبێتن زۆر بە شوێنەوی ئەوە بکرێتن دەبێت بە هێواشی لە دیاری بێتە ئەمە قاوەکە لە شەوانی ڕەمەزان بیست داخوازی لەسەر قاوە زیاتر بووە یان قاوە زۆر زیاتر بووە بەڵام ئێستا بەهۆی گۆڕینی وەرزەکان لەبەرەوە ئێستا وەرزی گەرما تۆزە زووتر قاوە زیاتر بەڵام ئێستا خواز لەسەر قاوە ساردەکانە ئێمە بێزگەلەوەی ئەو ئایتمانی کە هەمانە ئێستەوە قاوەکەمان کوڵە لە شوێنێک دای دەبین بۆی ئێستا بە ئارامی وردەوە دەکڵێتن کەمە دیکە بینەران نیشانی دەدەنی پێویستاکە نەتەواو لە شوێنێک دایدنی هەتا ئەوجە ئێمە لێرە بە ستایلێکی جودا پێشکەشی خەڵکی دەکەین فنجانەکە ببورێت خوا فنجانەکە دادنی
لەگەڵ جەزوەکەش هەردووکی بەیەکەوە دەنێرین بۆ مشتریەکەمان لە ئەنی بۆ سەرسنیەکی خۆت تایبەتمەندی بۆ خۆی پێ دادەنیشێ بۆ خۆی تێدەکات. تێدەکاتن کەم تێی دەکاتن یان هەمووی تێدەکاتن بە هێواشی قاوەکەی خۆی دەخواتن. لە ئەوە بووین باسی خواستی ئێستەمانەکە ئێستا قاوە ساردەکان خەڵک زۆر دەیخواتەوە جگە لە تورکی و قەزوان هەموو ئایتمە قاوە جیهانیەکان ئێسپرێسۆ و کەپەچینۆ و لاتی ئەوانە بە ساردیش هەیە بە ستایلێکی کە دەکرێت قاوەی ساردە لەگەڵ ئەوەش مێڵکشەیەکی ئۆریۆ و کۆمەڵێک براندی تری کێکمان هەیە کە دەکرێتە مێڵکشێک و لەگەڵ ژیراوی سروشتی و شتەقاڵ و لەیمون و ئەو میوەوەرزیەکان ئێمە لە ڕەمەزانان هەتا 2-3 شەو لێرە دەمێنین هەتا پاشێوش لێرە دەمێنین بەڵێ میوزیک لایف ئەو خەڵک دێ بۆ خۆی دادەنیشێتن عادەتی ئەو شوێنە کراوانە تۆزێک قەرەباڵغترە لە شوێنی کە بۆی خەڵک دەمێنێ بە ئیسراحەت دادەنیشێتن زۆرجار لێرە بە حکمیەوەی هەندێک ڕۆستەران توشتیش نزیکە خواردن دێنێ هەر لای مەدەیخوات و لێرەش قاوە دەخوات و کاتیش خۆش دەگەێت پاشیوەکەش دەکات و زۆر باشە بزانام قاوەکە خەریکە قاوەکەمان هەڵسوانیە طبعا ئەوە هەڵسوو ئەو شتێکی ئاساییە ئەمە لێرە بۆ خەڵک وا دەینێری بەڵام ئەوە ئێستا بۆ شێوەیە ئەگە بێ حەزم لێ بێت تێ بکەم تێکردنەکەشی بێ وەستای دەوێت ینی ئەوە پرسیارێکی زۆر جوانە لە قەزوان وەستای ناوێتن لە قەزوان هیچ وەستایەکی ناوێتن بە هەر زۆرێکە تێدەکەین کەەوە قاوەی کوردی بوو بەڵام لە قاوەی تورکی دەبێت سەری جەزوەکە ئێرە ئەو شوێنی کە قاوەکە لێ دەردەچێت لەگەل لێوی فنجانەکە هاوتەری بکەیت بە هێواشی بە دیواری ژوورەوەی فنجانەکە قاوەکە بڕژێتە ناوەوە لەبەرەوەی قاوەی تورکی خڵتی زۆرە ئەگەر بە خڵتەکە دەچتن تامی قاوەکەی دەبێت بە هێواشێواش شێوازە ئادیار دەچێنێت تێکەوە نیە ئەوە لە قاوەی قەزوان مشکلەمانە تێکردنەکەی زۆر ئەوە مەش قاوەیەکی کوردی بە تام بوونێکی کوردیوە نیە بوونەکەی زۆر خۆشە. دیارە شەوانی ڕەمەزان بێگومان جیاوازە لە شەوانی دیکەی هەولێری پایتەخت کۆمەڵێک کچوو کوڕی جوان لێرە کۆبوونەتەوە بەدەم خواردنەوەی قاوەیەکەوە بەدەم یاری تاوڵەوە بەدەم قسە و باسی خۆشەوە کاتەکەیان بەسەر دەبن ڕەنگە تا کاتژمێر 2-3 شەویش بێگومان لێرە بن لەگەڵ یەکێ لەو کەسانی کە ئەم شەو لێرەیە قسەیەکی خۆش دەکەین باسێکی خۆش دەکەین با بزانین کە شەوانی هەولێر چۆن دەبینێن. شێماجان بەخێر بێ چۆنێکە شوایەرە؟ بەڕاستی بە نەزەرم شەوانی ڕەمەزانی لەگەڵ شەوانی ترا زۆر خایبەتە فەرقەکە ڕۆژەکانی گەرمە بەڕاست وە لە بەس بە شەواوانیە زۆر فێنک ڕۆژۆش قاوەیەکی تایبەت لە هەولێر ئەمە یەکەم قاوەی هەولێرم نەیخۆم یەکەم قاوەیەکاتە با من بۆ تێ بکەم خۆش بە قوربان ئەوزام قاوەیەکی تایبەتی قەزوانیشە دەست خۆش بە بۆت باز دەکردم وەڵا بەس بە نەزەرم شەوانی ڕەمەزانی زۆر تایبەتە بە ڕۆژا پڕە گەرمە وەلە بە شەوی یا فێنکە چی جێگەی سەرنج بووە زیاتر لێرە وەڵا بەزاوەکە بە مانگی ڕەمەزان ئاوە تا دێروەخت تا دووسەی شەواوە هەموو شوێنێ هەیە ئاوا کۆ بنەوە بەخۆشی موسیقی زیندە بەس کچ و کوڕ بێکۆ دانیشن قەهوا خۆن قساکەن بەڕاستی شارێکی جوانە بەڕاستی زیاترمانە بەلاتەوە دڵگیر بووە نیە؟ ئەرە وەڵا کەواتە بیرەوەریکی خۆش تۆ بە سەردان هاتوویتە ئەرە وەڵا بە سەردان هاتم بەس ئیشەڵڵا کە بمێنمەوە کەواتە دوو جار میوانی تۆ لێرە ئەرە وەڵا وایە زۆر باشە چ قسەیەکت هەیە ئەم ئەمنیێتە ئەم شەوانە کە دەبینی لا کەشوایەکی ئاوادا بەس وەڵا زۆر باشە ئەسەن فکرم ناکرد کشوەرێکی ئاوا بێ بەڕاستی بەلەوە کە بێن وەلە زۆر بە تایبەتە زۆر ئەمنیەتی هەیە بەڕاحەتیە توانی تا دێروەخت لە دەرەوەبی کەس کاری بە کەس نییە زۆر تایبەت قاوەکەشمان بخۆن بزانام تامی قاوەکەت بێت چۆنە قاوەکە بزانام قاوەکی ئەگەر هەڵەنە قاوەی قەزوانە داسە قاوەی قەزوان خواردووە لێرە لێرە یەکم جاریش قاوەی قەزوانت خواردووە کەواتە تایبەتمەندی خۆی هەیە هەرە وەڵا زیاتر حەز بە قاوەیەک دەکەیت وەڵا بەس قاوەی تورکە خۆین زیاترە مە لە ئێرانیش قاوەی تورکە خۆین مە لە قەزوان جاریە وەڵا ئەبی خۆ بزانم بەدڵت دەبێت قاوەکەی خۆشە وەنیە قاوە قەزوان ئەگەر باسی قەزوان دەکەی ڕەنگە بڵێم زیاتر لە ناو دوی دەکەن ئەرێ بۆیە بۆم
سیر بوو بڕێ وەلێ نا تامی زۆر خۆشە لەگە کچ و کوڕەکانی ئێرە چۆنی وەڵا بەس چون تازە هاتمەتێرە برادرم بەو سوورەتە نییە من تێگانە برادرمێ لەگەڵ ئەو دێم ئەوام شەوی ئەوەڵ بوو هاتیبووینە دەرەبەیەکۆ کەواتە هەم لە هەولێر میوانی هەم لە کوردستان ئەرەوەڵا ئەرەوەڵا هەروایە زۆر باشی وادارم کە کەساتانەی کە لێرێ بە تایبەتی شەوانی ڕەمەزان شتێکی جوان تۆمار بکەیت بیرەوەریکی خۆش لەگە خۆتە هەڵیگریت یەکەم شەوە هاتوویتە ئێرە ئەرەوەڵا یەکەم شەوە شەڵا بە خاترێکی خۆش دەڕۆیت خۆش بە خۆتان مەمنونە سپاس دەکەم. جێ لەوەی کە شەوانی ڕەمەزان بەم شێوازە خەڵک دێتە دەرێ گەنجان کات و ساتێکی خۆش بەسەر دەبن گروپی مۆسیقای زۆر جوان مۆزیکی لایڤ پێشکەشی ئەم کەسانە دەکەن بێگومان مۆسیقا بەشێکە لە ژیان وە ئاوپڕژەنی ڕۆح دەکات ئەوانش بەدەم خواردنەوەی چای و قاوە و قسەی خۆشەوە جۆبیستی گۆرانە فۆلکلۆرەکانی کوردیش دەبن من ئەدەسمە لای ئەم گروپە مۆسیقا کە لێرە شەوانی ڕەمەزان ئەم سالاکی ئەنجامەدەنەوە مۆزیکی لای پێشکەشی ئەم خەڵکە دەکەن کە ئامادەن لێرە سڵاوتان لێبێ باشی ماندوونە بن نازم هیچ ئامێرێکت پێ نیە من ئامێرەکەم کاژۆن ئامێرێکی بڵێن ئەوەندە بڵاو نییە لە کوردستان تا ئامێرێکی نوێ لە کوردستان ئامێرێکی نوێیە تایبەتیشەوە نییە زۆر خەڵکەکە چاوی لەسەر دەبێ نازانی کە ئامێرە لە بژەنیان لەگەڵ گروپێکی مۆسیقا دەبێت یعنی بۆیان دەبێتە پرسیار ئەم بەڕێزە شتێکی پێ و بەس دیاریش پیشی عەزفکردن تەماشا ئەکەن تەنها بابەتێک کە چوار گوشەیە بەس حتا لەگەڵ بڵێن لەگەڵ موسیقا برد یعنی حالەتێکی ڕیتمی مۆسیقەکە وەرگە بارودۆخەکە چۆنە بە تایبەتی شەوانی ڕەمەزان لێرە موزیکی لایڤ خەڵک بۆم جۆرە دانیشت و موسیقان ڕەمەزان تاوچێژێکی جیاوازی هەیە بە تایبەتی لە هەولێر ئەکید لە هەولێر تاوچێژێکی جیاواز هەیە بەزۆرەخەوە ئەو ساڵ کۆرۆنا هەندێک ئەسیرە و بەڵام خەڵکەکە هەر کەشەوەی خۆشی دەکرد ئەمە شۆکو تیمێکی بڵێن میوزیکژان ئەمە هەر وەکو هاوڕێینە سەرهێشت یانێک نین بە ئەوەیەک نین حەز دەکەین هەر خەڵکەکە گوێبیستی مۆسیقایەک بێتن هەر جەوێک بۆ یعنی تەنها لە شەوانی ڕەمەزانە ئێوە لێرە دەبن وڵی شەوەکانی کەش دەبین بەڵام لە شەوی ڕەمەزان بڵێن زیاتر جۆکە ئەو مزگەنێ بە خەڵک بدا بڵێ هەموو شەیە لەگەڵتانە دەبین بە موزیک وەنیە ئەمە بەردەوام لە هەر شوێنێ خەڵکی دەبێت شوێنێک دانیشتنی هەبێتن ئەمە لە ناو خەڵک تا چەندە حەستان لە موزیکی سەر شەقامە بەم شێوازەکە بە شێوازی لای پێ خەڵتان بۆ داوە بۆخۆی موسیقی سەر شەقام خۆشە وەکو ئەوەنی لە جێگایەک دیتەن هەبوو خۆت بڵێیان نەزانین لە دوای چڵە فعلێک ئەمە لە پێش چاوی خەڵک دەکەین ئەو خەڵکە خۆشە ڕاستۆ خۆدایان بینین کە ڕەتفعلیان چ دەبێتن ئەکیش بۆمەش هەستێکی زۆر خۆشتر دەبێتن کە لە ناو چوار دیوار بکەن زۆر باش شەیوای سەرکەوتن بۆیەوە بەردەوام بن لە موزیکەکە ئێمەش تام و چێژێکی تایبەتی لەبینەوە ئەو کەسانی کە لێرەشن سپاسدانەکەم زۆر سپاس بۆیەوە جاندۆستێکی دیکەمان لە شەوانی ڕەمەزانی هەولێر پێشکەشکردن چاوەڕوان بن ڕەنگە لە ڕۆژانی داهاتوو بینە لای ئێوە.